الو الو شێرزاد باشی؟ چۆنی باشی؟ سپاس. شێرزاد ئەو براکەم لای کۆڵانەکەیە بێت؟ بابێ لای دەرگاکە پارەکەی دەمێ باشە؟ باشە باش. سەرچاو خواحافیز بی. شتی وەک چ؟ ڕۆمان باوکت ئێوەی خۆشەوێ؟ بابمە تەبعەن ئەمەی خۆش دێ. ئەو متمانە و ڕێزە هەیە لە نێوانتانە؟ بەڵێ هەیە. لەبەر چ پرسیارانە دەکەی؟ شتێکت پێ ئەڵێم لە نێوان هەردووکمان بێت باشە؟ شتی وەک چ؟ باوکت ژنی دووەمی هەیە. و تو ئاگار لە خۆتە چ دەڵێ؟ گوێ بگرە. بابم شتی وا لەگەمە ناکە. بابم کوتڵی دێ ژنی بە سەداکم بینی. ئەوەی تو دەڵێی بوختانە. ئەلۆ ڕێدار؟ وا شێرزادم ئاگادار کردەوە. بڕۆ پارەکەی لێ وەرگرە. باش. خواحافیز. ئەو بوختان نییە. دوورە لە ڕاستی. باوەڕ بۆ شتانە ناکەم. بوختانە. ئەوە ڕاستیەکی تاڵە. ئەتو درۆی دەکەی. ئەمن ئێستا دەچمە لای بابم. دانیش یەک دەقەش دانانیشم. ئێستا دڕۆمە لای بابم. ئەوە لە نێوان هەردووکمان نابێت. باوکەی ژیان پلانەکە وەک خۆی جێبەجێکە. باوک و کۆڕ لە ئێستا دوژمنی یەکەن. زۆر سەلامی لێ بکەن ئینشاڵڵا. چ بوو؟ ڕۆمان بوو؟ نا ڕۆمان نەبوو تلۆ نەنووسی بۆ شۆی چ دەوێت؟ ئەدی چێ بوو؟ بۆ جیرانە بوو لە دەرکەیدا. لە چه هات بوو؟ تاقیقم لەگەڵ دەکەی دەبڕۆ من و دەی بۆ شۆی. هێشتا ئەو تووڕێ. ساتی؟ ئەو پارەکەم لێ زوو بە بابڕۆی تاخیر دەبێت لێ بڕۆی نەفرەکە خانەی. بریتەکان تەواوە. ساعتێکی تر دەوێ بڕۆین. دەی با بڕێ. کاکە بەو شەوە درەنگەی تەلەفۆن دەکەی بەو شەوەی معامەلە ناکرێ. سمێنی وەرە کۆمپانیا دیاڵە خواحافیز. بابا ئەوەی جێم لێ بۆ ڕاستە؟ چ بۆ کوڕم؟ تو خیانەتە لە داکەم کردیا. کوڕم ئەوەت لەکوێ زانیت؟ ژنت بە سەداکەم هینە. پشتیوانیە کوڕم. بابا ژنت بە سەداکەم هینە. کوڕمەوە تپەی بەندیوە تو هێدانیش. پێ بڵێ بابا بگەێنێتت کوژم ئێستا دەکوڵە. دوژمانی متوێراکە. پەنسا کوڕم. ژیانی متوێرا کرد ئەتو. چی بابا چییە؟ دەزانی چی کردێ دایە؟ چی کردیا؟ خیانەتی لەت کردێ ژنی بەسەرتی نادایە. چێوە لە جامی نادەیەوە. بدە من. شێرزاد ئەو ماڵەکەم بۆ جێهێشتی و چوومە دەرەوەی وڵات. ئەلۆ دەزانیەوە چێ بۆ؟ چێوەوە؟ خۆت لە جێنی وەدا. وازی لێبینە. دەزانیەوە چێ بۆ؟ ژنەکەت بووە. وازی لێبینە. ژنەکەت بۆ ڕۆیشتی لە مۆتۆڕیە. وازی لێبینە کوڕم وازی لێبینە. وازی لێبینە. دا لێم گەڕێ بابی کوژم دایە. وازی لێبینە کوڕ. دا لە پیاوچار چێمنی فێرە چ کردایەوە. دایە ئەوە ژیانی مێوەرا کردایە.
لە پیاوی نێژ و مزگەوتیدا ئەمن فێرە بار و مەرشم خواردە کردا تا دڵتم خۆش بن و بابڵدا ئەندو بابلی قسەکان هەموو ڕاستە کوڕەکەم ژنەکە لە بەخاتری خوای لێم خۆش بن ئەمش دەگەڕێمەوە سەر ڕێگای دینی ئیسلام ڕێ ڕاستەکە هەر دەبژێرم خودای هیدایەتم دا ئینشاءالله